یاسای ژمارە 41 خۆت لە پێخستنە ناو پێڵاوی کەسی گەورە بە دوور بگرە. ئەوەی کە یەکەم جار ڕوو دەدات هەمیشە باشتر و ڕەسەنتر دیارە لەوەی کە دوایی دێت. ئەگەر تۆ لە کەسێکی بەناوبانگەوە دێیت یان باوانێکی بەناوبانگت هەیە، دەبێت دووقاتی دەستکەوتی ئەوانت هەبێت بۆ ئەوەی لەوان تێپەڕێنیت. لە سێبەری ئەواندا بزر مەبە. ئەگینا لە ڕابردوویەکدا گیر دەخۆیت کە دەستکردی خۆت نییە. ناو شوناسی خۆت بنیاد بنێ لە ڕێگەی گۆڕینی ڕێڕەوەکەوە. باوکی زاڵ لە نێو ببە، میراتەکەی بچووک بکەرەوە و بە شێوازی خۆت دەسەڵات بەدەست بێنە. سەرپێچی لە یاساکە. کاتێک لویسی 16 مرد لە 1715دا پاش حکومڕانیەکی 55 ساڵی، هەموو چاوەکان لەسەر نەوەکەی و جێگرەوە هەڵبژاردراوەکەی بوون، واتە لویسی 15ی ئایندە. ئایا کوڕەکە کە ئەو کاتە تەمەنی تەنیا 5 ساڵان بوو، وەکو پاشای خۆر مەزن دەبوو؟ لویسی 16 وڵاتی لە لێواری شەڕی ناوخۆوە وەرچەرخاندبوو بۆ دەسەڵاتێکی مەزن لە ئەوروپا. دوا ساڵانی حکومڕانیەکەی قورس بوو، ئەو پیر و ماندوو بوو. بەڵام هیوای ئەو هەبوو بەو منداڵە کە ببێتە فەرمانڕەوایەکی بەهێز کە خاکەکە دەبوژێنێتەوە و ئەو بناغەیە پتەو دەکات کە لویسی 16 داینابوو. بەم شێوەیە مناڵەکە باشترین ئەقڵەکانی فەڕەنسای وەکو مامۆستا بۆ دیاری کران، واتە ئەو پیاوانەی کە لە هونەرەکانی دەوڵەتمەداریدا ڕێنماییان دەکرد، لەو میتۆدانەی کە پاشای خۆر پێی پەسەند بوون. هیچ شتێک لە پەروەردەکەیدا فەرامۆژ نەکرا. بەڵام کاتێک لویسی 15 لە 1726دا هاتە سەرتەخت، گۆڕانکاریەکی لە پڕی بەسەردا هات. ئەو چیتر نەدەبوایە بخوێنێت، یان ئەوانی تر دڵخۆش بکات، یان خۆی بسەلمێنێت. ئەو لە ترۆپکی وڵاتێکی گەورەدا بە تەنیا وەستا. سامان و دەسەڵات لە ژێر فەرماندەی ئەودا بوون. ئەو دەیتوانی ئەوە بکات کە دەیەوێت. لە ساڵانی یەکەمی حکومڕانیەکەیدا لویس خۆیدایە چێژ و خۆشی. حکوومەتی خستە ناو دەستەکانی وەزیرێکی متمانە پێکراو، ئاندری هێرکیوڵ. ئەمە نیگەرانیەکەی کەمی لێکەوتەوە، چونکە ئەو گەنجێک بوو کە پێویستی بەوە بوو خۆشی و ڕابواردنی خۆی بکات و دیفلێری وەزیرێکی باشیش بوو. بەڵام بەرەبەرە ڕوون بووەوە کە ئەمە تەنیا قۆناغێکی تێپەڕ نییە. لویس هیچ بایەخێکی بە حکومڕانی نەدەدا. نیگەرانی سەرەکی ئەو دارایی فەڕەنساییان جەنگێکی ممکن نەبوو لەگەڵ ئیسپانیادا، بەڵکو بێزاری بوو. ئەو نەیدەتوانی بەرگەی بێزاری بگرێت و کاتێک خەریکی ڕاوە ئاسک نەبوو یان دوای کچانی گەنج نەدەکەوت، ئاوا کاتی لەسەر مێزەکانی قومار بەسەر دەبرد و پارەیەکی زۆری لە تاکە شەوێکدا دەدۆڕاند. دەربار وەک هەمیشە لە زەوقی فەرمانڕەوا ڕامە. قومار و ئاهەنگەکانی پارە بەفیڕۆدان بوونە خویەک. دەرباریەکان هیچ خەمی ئایندەی فەڕەنسایان نەبوو. ئەوان وزەی خۆیان بۆ پاشای سەرنجڕاکێش تەرخان دەکرد. هەڵپەی تایتڵ و موچەی خانەنشینی و پۆستی کابینەیەکانیان دەکرد. مشەخۆر ڕژانە ناو کۆشک و قەرزەکانی دەوڵەت کەڵەکە بوون. لە 1745دا کەوتە داوی خۆشەویستی مادام دی پۆمبادۆر، ژنێکی سەر بە چینی ناوەند کە لە ڕێگەی سحری جوانیەکەیەوە بووە مەعشوقەی شاهانە. ئەو بە هەمان شێوە بووە داوەری فەڕەنسا بۆ زەوق و فاشن. بەڵام مادام ئامانجێکی سیاسیشی هەبوو. ئەو دوجار وەکو سەرۆکوەزیرانی ناڕەسمی وڵات دەرکەوت. ئەو بوو نەک لویس کە دەسەڵاتی دەردەکرد و دانانی پۆستە گرنگەکانی وڵات بەدەستیەوە بوو. لە کاتێکدا کە بە تەمەندا دەچوو، لویس تەنیا پێویستی بەلادانی تر هەبوو. ئەو لەسەر زەوی ڤێرسای سۆزانی خانەیەکی بنیادنا کە هەندێک لە جوانترین کچە گەنجەکانی
فەڕەنسای دەگرتە خۆ، ڕێڕەوی ژێرزەمینی بەردەوام ڕێگەی بۆ لویس خۆش دەکرد. پاش مردنی مادام پۆمپادۆر لە 1764دا مادام دووباری وەکو مەعشوقەی شاهانە شوێنی ئەوی گرتەوە کە بەزوی بەسەر دەرباردا زاڵ بوو و تێکەڵ بوو لەگەڵ کاروباری سیاسی دەوڵەت. ئەگەر وەزیرێک بەدڵی ئەو کاری نەکردایە، ئەوە خۆی بە دەرکردنی دەدا. ئەو دروشمەی کە لکێنرا بە حکومڕانی لویسەوە ئەمە بوو: پاش من لافاو، یان با فەڕەنسا لە پاش من بڕزێت. لە ڕاستیدا لویس ڕۆیشت لە 1774دا پاش ئەو هەموو گەندەڵی و داوێن پیسیە. وڵاتەکەی و داراییەکانی لە پەرتەوازەیەکی تەواودا بوون. نەوەکەی ئەو لویسی شانزەی دووهەم تەخت و تاراجێکی بۆ مایەوە کە پێویستێکی زۆری بە ڕیفۆرم و سەرکردەیەکی بەهێز هەبوو. بەڵام لویسی شانزە لاواستریش بوو لە باپیرەی و تەنها دەیتوانی تەماشا بکات لە کاتێکدا کە وڵات خزایە ناو شۆڕشەوە. لە 1792دا ئەو کۆمارەی کە لەلایەن شۆڕشی فەڕەنسیەوە ناسێنرا کۆتایی پاشایەتی ڕاگەیاند و ناوێکی نوێی بەخشیە پاشا دوالویس. چەند مانگێک دواتر ئەو ئەژنۆی لە بەردەم گویلۆتیندا دادا و ئەو کە لە سەرەی کە بەزوی دەپەڕێنرا هەموو تیشک و ڕووناکایی دەسەڵاتی لێ دەردەچوو کە پاشای خۆر لە تاجەکەیدا سەرمایە گوزاری کردبوو. لێکدانەوە لە وڵاتێکەوە کە لە درەنگانی 1640کاندا کەوتبووە ناو شەڕی ناوخۆ، لویسی شانزە بەهێزترین قەڵەمڕەوی لە ئەوروپادا هێنابووە کایەوە. ژەنەڕاڵە گەورەکان لە ئامادەی ئەودا دەلەرزین. جارێکیان چێشلێنەرێک لە ئامادەکردنی چێشتەکەیدا هەڵەیەکی کردبوو، خۆی کوشت تەنیا بۆ ئەوەی ڕووبەڕووی ڕق و تووڕەی پاشا نەبێتەوە. لویسی شانزە زۆر مەعشوقەی هەبوون، بەڵام دەسەڵاتی ئەوان لە ژووری خەوتندا کۆتایی پێدەهات. ئەو دەرباری پڕ کردبوو لە لێهاتووترین ئەقڵەکانی سەردەمەکە. ڕەمزی دەسەڵاتەکەی بریتی بوو لە ڤێرسایی، بەڕەتکردنەوەی قبوڵکردنی کۆشکی باپیرانی لۆڤەر. کۆشکی خۆی بنیادنا کە ڕەمزێک بوو بۆ ئەوەی ئەم سیستەمە سیستەمێکی نوێیە و بنیادی ناوە و پێشینەی نییە. ئەو ڤێرسای کردە سەنتەری حکومڕانیەکەی، شوێنێک کە هەموو بەهێزەکانی ئەوروپا ئیرەییان پێدەبرد و بە هەستێکی سەرسامیەوە سەردانیان دەکرد. لە جەوهەردا لویس بۆشاییەکی گەورەی گرت. پاشایەتیدا ڕزاوی فەڕەنسا و بە دەسەڵاتی درەوشاوە و ڕەمزی خۆی پڕی کردەوە پاشای خۆر. کەچی نەوەکەی پاشای خۆر لویسی پانزە ڕەمزی چارەنووسی هەموو ئەوانەیە کە شتێکی گەورەیان بۆ دەمێنێتەوە یان کە شوێن پێی کەسێکی گەورە هەڵدەگرن. ئاسان دەبێ بۆ کوڕێک یان بۆ جێگرەوەیە کە ئیش لەسەر بناغەیەکی گەورە بکات کە بۆی بەجێهێڵراوە. بەڵام لە قەڵەمڕەوی دەسەڵاتدا پێچەوانەکەی ڕاستە. کوڕە بەنازەکە تەقریبەن هەمیشە میرات بە فیڕۆ دەدات، چونکە ئەو پێویستی بەو پڕکردنەوەی بۆشاییەک دەست پێ ناکات. وەک مەکیاڤیلی دەڵێت، زەڕورەت ئەو شتەیە کە پیاوان ناچار دەکات هەنگاو بنێن و هەر کە زەڕورەت نەما تەنیا داڕزان و گەنین دەمێنێتەوە. لویسی پانزە تەنیا یەک ڕێگەی دەرچوون لەو تەڵەیەی هەبوو کە چاوەڕێی کوڕ یان جێگرەوەیەکی پیاوی وەکو پاشای خۆری دەکرد، ئەمەی کە لە ڕووی سایکۆلۆژیەوە لە هیچەوە دەست پێ بکات، ڕابردوو میراتەکەی بەدناو بکات و ئاڕاستەیەکی تەواو نوێدا ڕێ بکات، جیهانی خۆی بخوڵقێنێت. بە لەبەر چاوگرتنی ئەوەی کە تۆ بژاردەیەکت هەیە باشتر دەبیت بە تەواوی خۆت لە بارودۆخێک بە دوور بگریت، خۆت بخەیتە ئەو شوێنەی بۆشایی دەسەڵات هەیە کە تیایدا دەشێت تۆ ئەو کەسە بیت کە سیستەم لە پەشێوی دروست دەکات بەبێ ئەوەی پێویست بکات کێبڕکێ لەگەڵ ئەستێرەیەکی تر بکەیت لە ئاسماندا. دەسەڵات بەندە بەوەی گەورەتر لە خەڵکی دەربکەویت و کاتێک لە سێبەری باوکتدا
پاشا بزر دەبیت لەوانە نییە بتوانیت ئامادەیەکی وەها بەرجەستە بکەیت. بەڵام کاتێک ئەوان دەستیان کرد بە بۆ ماوەیکردنی سەروەری مناڵەکان بە خێرایی لە باوکیان خراپتر بوون و زۆر دوور لە هەوڵدان بۆ یەکسان بوون بە فەزیلەتەکانی باوکیان، وەهایان دانا کە لەگەڵ میر هیچ پەیوەندیەکی تریان نییە جگە لەوەی تەممەڵی، سەرەڕۆیی و هەموو جۆرە چێژێکی تردا لەوانی تر باشتر بن. نیکۆلۆ ماکیاڤیلی. پەیڕەویکردن لە یاساکە. ئەلێکساندەری مەزن وەک پیاوێکی گەنج سۆزێکی زاڵی هەبوو، ڕقێکی چڕ لە بەرامبەر باوکی پاشا فیلیپی مەسەدۆنیا. ئەو ڕقی لە ستایلی حەزەر ئامێزی زیرەکانی فیلیپ بۆ فەرمانڕەوایی بوو، وتارە توندەکانی خواردنەوە و داوێن پیسی و شێوازی تری بەفیڕۆدانی کات بوو. ئەلێکساندەر زانی کە دەبوایە خۆی بکاتە دژی باوکە بەدەسەڵاتەکەی. ئەو خۆی ناچار دەکرد بوێر و بێباک بێت. ئەو زمانی کۆنتڕۆڵ دەکرد و دەبوایە پیاوی چەند وشەیەک و ئەو کاتی بە نرخی بە سۆراخکردنی ئەو خۆشیانە بەسەر نەدەبرد کە هیچ شکۆیەکیان پێوە نەبوو. ئەلێکساندەر بە هەمان شێوە ڕقی لەو ڕاستیە بوو کە باوکی زۆربەی یۆنانی گرتبوو. جارێکیان وتی باوکم بەردەوام دەبێت لە وڵاتگرتن تا ئەو کاتەی کە هیچ شتێکی سەر و ئاسایی نامێنێ کە من بیکەم. لە کاتێکدا کە کوڕەکانی تری پیاوە بەهێزەکان بە قەناعەت بوون بەرامبەر بە میراتخستنەوە و خەریکی بەسەربردنی ژیانێکی پڕخۆشگوزەرانی بوون. ئەلێکساندەر تەنیا دەیویست پێشی باوکی بداتەوە لە ڕێگەی تێپەڕاندنی دەستکەوتەکانی. ناوی فیلیپ لە مێژوودا بسڕێتەوە. ئەلێکساندەر سەری دەخورا بۆ ئەوەی پیشانی ئەوانی تری بدات کە چەندێک لە باوکی باڵاترە. مامەڵەکارێکی ئەسپی خەڵکی تێسالیا جارێکیان ئەسپێکی خەڵاتی بە ناوی بۆسێفالوس هێنای بۆ فرۆشتن بە فیلیپ. هیچ کام لە دەست و پەیوەندەکانی پاشا نەیان دەتوانی لە ئەسپەکە نزیک ببنەوە. زۆر دڕندە بوو. فیلیپ سەرکۆنەی بازرگانەکەی کرد لە بەرامبەر هێنانی چوارپێکی وەها بێکەڵک. ئەلێکساندەر هاتە دەنگ و وتی چه ئەسپێک لە دەست دەدەن لە بەرامبەر ویستی لێهاتووی و ڕۆحیەت بۆ بەڕێوەبردننی. کاتێک ئەو چەند جارێک ئەم قسانەی کردبوو، فیلیپ تەحەدای کردبوو، پێیگوتبوو سواری ئەسپەکە ببێت. ئەو بانگی بازرگانە گەورەکەی کردبوو، بە نهێنی هیوای ئەوەی دەخواست کە کوڕەکەی بە پیسی بەر ببێتەوە و وانەیەکی تاڵی فێر بکات. بەڵام ئەلێکساندەر ئەو کەسە بوو کە وانەکەی دەدا، نەک تەنیا سواری ئەسپەکە بوو، بەڵکو توانی لێی خوڕێت و دەستەمۆشی بکات. دەرباریەکان چەپڵەیان بۆ لێدەدا، بەڵام فیلیپ لە ناخەوە دەکوڵا. ئەو کوڕێکی نەدەبینی، بەڵکو ڕکابەرێکی دەبینی. لێکدانەوە. ئەلێکساندەر نوێنەرایەتی جۆرێکی بێڕادە نائاسایی دەکرد لە مێژوودا. کوڕی پیاوێکی سەرکەوتوو بەناوبانگ بوو کە دەیتوانی لە شکۆ و دەسەڵاتدا تێیپەڕێنێت. هۆکاری ئەم جۆرە سادەیە زۆر جار باوک دەتوانێت سامانەکەی کەڵەکە بکات، چونکە ئەو بە هیچ یان بە شتێکی کەم دەست پێ دەکات. پاڵنەرێکی بێچەندوچوون ناچاری دەکات کە سەرکەوتوو بێت. ئەو هیچی نییە بە تەڵەکەبازی و لاساری لە دەستی بدات و باوکێکی بەناوبانگی خۆی نییە ڕکابەرێتی لە دژ بکات. ئەم جۆرە پیاوە هۆکارێکی هەیە بۆ باوەڕهێنان بە خۆی، باوەڕهێنان بەوەی کە شێوازی ئەنجامدانی شتەکانی باشترینە، چونکە دوجار بۆ ئەمە کردداری بووە. کاتێک پیاوێکی وەک ئەمە کوڕێکی هەیە، دەبێتە باڵادەست و سەرکوتگەر. وانەکانی بەسەر کوڕەکەیدا دەسەپێنێت کە لە ژیانی و لە بارودۆخێکی جیاواز لەو بارودۆخانە دەستی پێدەکات کە تیایدا باوک خۆی دەستی پێکردووە. لە بری ئەوەی ڕێگە بدات کوڕەکە بە ئاراستەیەکی نوێدا بڕوات، باوک هەوڵ دەدات بیخاتە شوێنی خۆی
لەوانەشە لە ژێرەوە هیواخواز بێت، کوڕەکەش کەس بێنێت، وەکو چۆن فیلیپ تا ڕادەیەک دەیویست ئەلێکساندەر لە ئەسپەکە بکەوێتە خوارەوە. باوکان ئیرەی بە زیندوێتی و گەنجێتی کوڕەکانیان دەبەن و ئارەزویان کۆنتڕۆڵکردنیانە. کوڕانی ئەو پیاوانە دەستەمە و بە حەزەر دەبن، ترسی ئەوەیان لا پەیدا دەبێت ئەوە لەدەست بدەن کە باوکیان بەدەستی هێناوە. کلیلی دەسەڵات لە زۆرێک لە مەملەکەتە دێرینەکاندا، بۆ نمونە بەنگال و سوماترا، پاش ئەوەی پاشا بۆ ماوەی چەند ساڵێک فەرمانڕەوایی کردبوو، ڕەعیەکانی لە سێدارەیان دەدا. ئەمە تا ڕادەیەک وەک سروتێکی نوێبوونەوە دەکرا، بەڵام بە هەمان شێوە بۆ ڕێگرتن بوو لە بەهێزبوونێکی زۆر. لەبەر ئەوەی پاشا بە شێوەیەکی گشتی هەوڵی دەدا سیستەمێکی جێگیر بنیاد بنێت لەسەر حسابی خێزانەکانی تر و کوڕەکانی خۆی، لە بری پارێزگاری لە هۆزەکە و ڕێبەرایەتیکردنی لە کاتەکانی جەنگدا، ئەو هەوڵی دەدا بەسەری دازاڵ بێت. بۆیە ئەو تا مردن لێی دەدرا، لە سروتێکی تێر و تەسەلدا لە سێدارەیان دەدا. ئێستا کە ئەو چیتر بوونی نەبوو، دەکرا وەک خودا بپەرسترێت. لە هەمان کاتدا ڕێگە بۆ سیستەمێکی گەنجانە و نوێ خۆش دەبوو بۆ ئەوەی خۆی بنیاد بنێت. ڕابردوو ڕێگرە لەوەی کە پاڵەوانی گەنج جیهانی خۆی دروست بکات. دەبێ ئەو شتە بکات کە باوکی کردی، تەنانەت پاش ئەوەش کە باوکی مردووە یان بێدەسەڵاتە. دەبێ پاڵەوان بچەمێتەوە و لە پێش پێشینەکەی چۆکدا بدات و ملکەتی نەریت بێت. ئەوەی کە لە ڕابردوودا شکست بووە دەبێت بگوازرێتەوە بۆ ئێستا، ئەگەرچی بارودۆخیش تا ڕادێکی زۆر گۆڕا بێت. ڕابردوو بە هەمان شێوە قورسایی ئەو پاڵەوانە بەو میراتە کەم دەکاتەوە کە ئەو دەترسێت لە لەدەستدانی و ئەم دەستەمە و بە حەزەرە دەکات. دەسەڵات بەندە بە توانای پڕکردنەوەی بۆشایی، گرتنی بوارێک کە لە قورسایی مردووی ڕابردوو پاک کراوەتەوە، تەنیا پاش ئەوەی کە فیگەری باوک بە شێوەیەکی ڕێک و پێک وێڵ کرا. تۆپانتاییەکی پێویستت هەیە بۆ دروستکردن و بنیادنانی سیستەمێکی نوێ. ژمارەیەک ستراتیژ هەن کە تۆ دەتوانیت بۆ بەدەستهێنانی ئەمە پەیڕەویان بکەیت. لەوانەیە ئاسانترین ڕێگە بۆ ڕاکردن لە سێبەری ڕابردوو بریتی بێت لە بچووکردنەوەی یاریکردن لەسەر دژایەتی نازەمەنیانە لە نێوان نەوەکاندا، وروژاندنی گەنج لە بەرامبەر پیردا. بۆ ئەمە پێویستت بە فیگەرێکی بەتەمەنتر هەیە بۆ هێرشکردنە سەر. ماوتسی تۆنگ بە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کللتورێکدا کە بەتوندی بەرەنگاری گۆڕانکاری دەکرد، یاری لەسەر کینەی کپکراو کرد لە دژی ئامادەی خۆسەپێنانەی کۆنفۆشیوسی ڕێزلێنراو لە کللتوری چیندا کرد. جۆن ئێف کەندی مەترسیەکانی بزربوون لە ناو ڕابردوویدا دەزانی. ئەو بە شێوەیەکی ڕیشەی سەرۆکایەتی خۆی لەوەی پێشینەکەی دواییت ئایزنهاوەر و هەروەها لە دەیەی پێشتر لە 1950کان جیا کردەوە کە ئایزنهاوەر نوێنەرایەتی دەکردن. بۆ نمونە کەندی گەمەی بێتام و باوکانەی گۆڵفی نەدەکرد. ڕەمزی خانەنشینی و ئیمتیاز و سۆزی ئایزنهاوەر لە بری ئەمە ئەو لەسەر فریزی کۆشکی سپی یاری فوتبۆڵی دەکرد. لە هەموو ڕوویەکەوە ئیدارەکەی ئەو نوێنەری زیندوێتی و گەنجێتی بوو. گەنج بە ئاسانی ڕوبەڕووی پیر دەکرێتەوە، چونکە ئەوان تامەزرۆی ئەوەن کە شوێنی خۆیان لە جیهاندا بکەنەوە و ڕقیان لە سێبەری باوکیانە. وێنە باوک ئەو سێبەری خۆی بەسەر منداڵەکانی داڕادەکێشێت زۆر پاش ئەوەی کە ڕۆیشتووە، لە حاڵەتێکی کۆنتڕۆڵدا دەیانهێڵێتەوە، ڕۆحیەتی گەنجێتیان دەگووشێت و ناچاریان دەکات هەمان ئەو ڕێچکە سواوە بگرنە بەر کە خۆی گرتوێتە بەر. فێڵەکانی زۆرن، لە هەردوو ڕێیانەکەدا دەبێت تۆ باوک لە ناو ببەیت و لە سێبەرەکەی بچیتە دەرەوە. دەسەڵات
بە ئاگا بە لەوەی پێ بنێیتە پێڵاوی پیاوە گەورەکان. دەبێت تۆ دووقاتی ئەوان بەدی بێنیت و بۆ ئەوەی لێیان تێپەڕێنیت. ئەوانەی کە شوێنیان دەکەون وەک لاسایی کەرەوە دەبینرێن، گرنگ نییە چەندێک ماندوو دەبن. ئەوان قەت ئەو قورساییە دانانێن، شارەزایەتێکی ناوازە ڕێگەیەکی نوێ بۆ لێهاتووی بدۆزەرەوە، ڕێڕەوێکی مۆدێرن بۆ دەرکەوتن بنیاد بنێ. ڕێگەی زۆر هەن بۆ ناوازەیی، هەمویان ڕێگەی باش نین بۆ پیاڕۆشتن. تازەترینیان دەشێ سەخت بێت، بەڵام ئەمانە زۆر جار قەت بڕن بەرەو مەزنایەتی. پێچەوانە بوونەوە دەشێ سێبەری گەورەیەکی پێشوو بەکار بێت بۆ کەڵگلێ وەرگرتن ئەگەر وەکو فێڵێک و تاکتیکێک هەڵبژێردرا کە بکرێت بەلاوە بنرێت کاتێک کە دەسەڵاتی بۆ تۆم سۆگەر کرد. ناپۆلیۆنی سێیەم ناو ئەفسانەی ناپۆلیۆن بۆناپارتی مامە گەورەی بەکارهێنا بۆ ئەوەی یارمەتی بدات تا ببێتە سەرۆک و پاشان ئیمپراتۆریەتی فەڕەنسا. لەگەڵ ئەوەشدا هەرکە گەیشتە سەرتەخت بە خێرایی پیشانیدا کە حکومڕانیەکەی چەندێک جیاواز دەبێ و وریا بوو لەوەی کەوا لە خەڵکی بکات چاوەڕێ بێت ئەو بەرزاییانە بگرێت کە بۆناپارت پیایاندا گەیشت بوو. زۆر جار ڕابردوو هەندێ بڕگەی تێدایە، هەندێ تایبەتمەندی هەن کە قۆستنەوەیان شایستەیە، گەمژانەیە ئەگەر ڕەتیان بکەیتەوە تەنیا بۆ ئەوەی خۆت جیا بکەیتەوە. تەنانەت ئەلێکساندەری مەزنیش دانی بە شارەزایەتی باوکی دانابوو لە ڕێکخستنی سوپادا و ئەم شارەزایەتیەی باوکی بەکار هێنایەوە. وا خۆنواندن کەشتی جیاواز لە کەسی پێش خۆت دەکەیت زۆر مناڵانەیە و لە ڕاستیدا لە کۆنتڕۆڵ دەرچوونە، مەگەر ئەوەی کە خۆت لۆژیکی تایبەت بە خۆت نەبێت. دوجار زۆر جار کارێکی ژیرانەیە چاوێکت لەسەر گەنج بێت، واتە ڕکابەرەکانی ئایندەت لە دەسەڵاتدا، وەک چۆن تۆ هەوڵت دەدا لە باوکت قوتارت بێت، ئەوانیش بە زووی هەمان فێڵ لە تۆ دەکەن. هەموو ئەو شتەی بەدیت هێناوە بەلاوەی دەنێن، وەک چۆن تۆ بە یاخیبوون لە ڕابردوو بەرز دەبیتەوە. چاوێکیشت لەوانە بێت کە لە خوارەوەڕە بەرز دەبنەوە، قەت شانسی ئەوەیان مەدەرێ هەمان شت بەرامبەر تۆ بکەن.